بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جوتیارانی هەرێمی کوردستان بە مەبەستی گەیاندنی داواکاریەکانیان سەردانی شاری بەغدادیان کرد و چەند چالاکیەکیان ئەنجامدا. ئەم شەو بە مێنەدارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف پرۆفیسۆری ئابووری لە ستودیۆی سەرەکی، هەروە لە هەولێرەوە ڕێبن شەمامکی پارێزەری خۆبەخشی کەیسی پارەی گەرمی جوتیارانی هەرێم، لە سەی سادقیشەوە سەرکەوت محمود نوێنەری جوتیاران تاوتوێی گەرمی جوتیاران و دۆخی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسەدەین. جوتیارانی هەرێمی کوردستان بۆ داواکردنی شایستە دارایەکانیان گەشتنە بەغدا. 60 جوتیار بە نوێنەرایەتی جوتیارانی هەرێمی کوردستان بە مەبەستی فشار دروستکردن بۆ وەرگرتنی شایستە دارایەکانی ساڵانی 2014 و 2015 و 2016 چوونە بەغدا. لە هەنگاوی یەکەمی سەردانەکەیاندا جوتیاران لە مەیدانی تەحریری پایتەخت گرد بوونەوە وتارێکیان ناڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. لە وتارەکەیاندا داوایان کرد نوێنەرانی کورد خەمی جوتیاران بکەنە پرسی هەمووان و فشار دروست بکرێت بۆ ئەوەی بە زووترین کاشای سادارایەکانیان بۆ خەرج بکرێت. دواتری جوتیاران لەگەڵ بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق کۆبوونەوە و داوایان کرد پشتیوانیان بکات بۆ وەرگرتنەوەی مافەکانیان. لە دوا هەنگاویشدا جوتیارەکان چوونە بەردەم پەرلەمانی عێراق و گردبوونەوەیەکیان ئەنجامدا. لای خۆشەوە سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند هەموو کۆشتێک بۆ گەڕانەوەی مافی جوتیاران دەکەن. بۆ ئەو مەبەستەش چەند جارێک پەیامی جوتیارانیان گەیاندۆتە حەیدەر عەبادی لە خولی پێشوو، هەروەها عادل عەبدولمەهدی لە خولی ئێستادا. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتیشی پێویستە هەموو فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ سەرۆکی کۆمار و وەزیرەکان فشاری زیاتر بکەن بۆ ئەوەی بە زووترین کات شایستە دارایەکانی جوتیاران خەرج بکرێت. سەردانی جوتیاران بۆ بەغدا لە کاتێکدایە لە کۆتایی ساڵی ڕابردوو دادگای بەرایی بەغدا لە بەرژەوەندی جوتیاران بڕیاری بۆ قەرەبووکردنەوەیان دەرکرد. ئێستاش بڕیارەکە لە دادگای تەمیزە. کۆی قەرزی جوتیاران لای حکومەتی عێراق 556 ملیار دینارە کە پاری گەرمی ساڵەکانی 2014 و 2015 و 2016 دەکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای کاک ڕێبین شەمامکی. کاک ڕێبین زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. سەبارەت بە دوایین هەوڵی ئێوە و جوتیاران چی بوو لە بەغدا و بۆ چوومە بەستێک سەردانی بەغداتان کرد؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی پەیام. بێگومان چوونی ئێمە وزارە دوای ئەوەی کە لە دوای ساڵێک و 2 مانگ لە چوونی ڕۆیشتنمان بۆ دادگا و بۆ داداچوون بۆ دۆسیەکە لە دوای دادگای پیاچوونەوە تێهەڵچوونەوە تانیان لێداوە جارێتر چۆ تەمیز. باڵ ئێستا لە تەمیزە و تەمیزیش لە بەغدا ڕەنگە زۆر بخانێ چکە ئێمە لە مانجیەک ئەو کە ئەوانتانە لە بەدا دۆڕاندبیان دۆسیەکە جارێتر تامیزیان کردەوە. ئێستا تقریبان 4 مانگە هێشتا سۆراخی دیار نییە کەوا بۆ ئەوەی لە تەمیزی لە ئێمەش ژیراوە ڕەنگە ماوەشی زۆرتر بخانێ. لە یەکەم بردنەوەمان کە عیلانمان کرد ئەو کاتە هەرزوو وەزیری بازرگانی عێراقی کتابێکی بۆ عادل عەبدولمەهدی کردوتی ئێمە دۆسیەمان دۆڕاند و ڕەنگەوانە تریش بدۆڕێنین بۆیە داوای ئەوەندە بڕە پارە دەکەین کە نەقسە و ئەوەندەشمان لە بەردەستە بۆ تەواوکردنی ئەو پارەیە. بەڵام لە دۆڕاندنی دووەم وتیتی ئێمە تانەی تەمیزی دەکەینەوە و هەموو ئیجراعاتی سەرفکردن ڕاگرن تا دادگایەک لای دەکاتەوە. تەڵان یەکلاکردنەوەی دادگاش لە تەمیز زۆر ئاسان نییە. دۆسیە هەیە 6 مانگیش پێ دەچێت. بۆیە جوتیارەکانیش تووسی
تووشی قەلق بوون لەسەر هینا تەلەفۆنیان نەکردیتە بخۆتە زانانی بەهۆی دۆسێک خەڵکەی زۆر لەسەر خەتا پێیان باش بوو سەردانی ئەولا بکەن هەڵبووە ڕەنگە ڕێگای لای حزب بگرێتە بەر و بستە لای مەسەلەن لای سیستانی و ئەولیتر تر منیش کۆڕام کردن لەسەر ئەوەی کەوا ئیشی ئێوە لە بەغدایە بۆیە ڕەنگە تەوەجوه بۆ بەغا باشترین ئەوە بێ یەکیان لەوەی کە نوێنەرەکانی ئێمە کە نوێنەراتی ئێرە دەکەن لە سەرۆکی کۆمارەتا دەگاتە ئەندام پەرلەمانێک لەوێ ئەوانە نوێنەری هەرێ من بەدەنجی ئێرە ڕۆیشتنەوە دەرێ کە ئەوان ئەو لەوێت بۆ ئەوان خەمی ئێوە بکەنە خەمی خۆیان لەسەر دۆشەکەیشکەن پامی دومیشمان ئەوە بوو لە بەرامبەر عادل عەبدولمەهدی پامێکی بە عەرەبی ڕسالەیەکمان تەوزیع کرد بەوەی کەوا ئەمە لە حکوومەتی ڕابردوو لەسەر دەستی حەیدەر عەبادی ئەم کەیسە ئەم حەقە خوراوە و شایستەدارەکانی جوتیارەکان بەداخەوە بە کۆمەڵی پاسایی بێبنەما تا ئێستا ڕاگیراوە بۆیە داوای لە جەنابەت دەکەین ئێلغای ئەو بڕیارە بکەیتەوە و هەڵوێستی باش لەسەر دۆسیەکە هەبێ بە پێچەوانەوە ئێمەش دەتوانین ئەو کاتە لە دادگای فیدراڵی داوا لەسەر تۆمار بکەین یانەوە تا یاداشتێک بدەینە سکاڵایەک لەسەر لە سندوقی نەقدی دەولی تۆمار بکەین کە لە ئێستا دەمە یاداشتێکمان داوە پێیان بەر لە 15 ڕۆژ چونکە سندوقی نەقدی دەولی لە ماوەی 13 ساڵ لە ماوەی 10 ساڵ 13 میلیارد دلار دەداتە حکوومەتی عێراقی لەبەر خۆ دەزانی ئەم ڕێکخراوە وەکو سندوقی قەرز 180 دەوڵەت تێدا بەشدارە ئەو وڵاتانێک کە پێویستیان بە پارێ بێ لە حاڵەتێکی خراپەوە کە بیانەوەی ئینقاز بن بە قازانجی 1.1 ئەو بڕەپارە وەرەگرن بەڵام یەکێک لە مەرجەکانی ئەوە باو بڕێتاوەکەم یەکێک لە مەرجەکانی ئەو سندوقە ئەڵێ بێ قەرزی داخلی و خارجی پێ بدەیتەوە ئێمەش بە حکمی ئەوەی مافی جوتیارەکان قەرزی داخلیە ئێمە لەو گۆشەیەوە یاداشتمان لەسەر ئەوە تۆمار کردووە ئینشاڵڵا 24 مانگ نەتیجەیەک لەسەر ئەم یاداشتە دەبێ و ڕەنگە ئەگەر حکوومەتی عێراقی ئەم پارێ تاخیرتر بکایانەوە تا بەدەم داواکانی ئێمەوە نێ ئەو کاتە ڕەنگە بیکەینە سکاڵا لەسەری کە ئەوە زۆر خراپ بەسەری ئەودا دەچێتەوە ئەوە فرسەتێکی باشە بەدەستی ئێمەوە لە دوای دایشی لەسەر دەکەین ئینشاڵڵا سوپاس دەکەم کاگرێمین دواتە گەڕێم وڵای بەڕێست کاک دکتۆر جەنابیشت بەخێر بی ئەم کێشەی پارەی گەنمی زوتیاران کە مەسەلەن ساڵی 2014 و 15 و 16 لای حکوومەتی عێراقیە وەلا هەرێمی شەوڵی جدی نەدراوە بۆ وەرگرتنەوەی مافەی جوتیاران چیمان پێ دەڵێت لەبارەی مەسەلەن کەرتی کشتتوکاڵ و گرنگی دان بە جوتیار لە هەرێمی کوردستان سەرتا سڵاو بۆ تۆ سڵاو بۆ بینەرانی بەڕێز من گەت بێت و بە شێوەیەکی زانستیانە قسە بکەم حتا اعترازم هەیە لەسەر ئەم مەوزوعە کە ئەم پرۆسەی هاتۆتە کایەوە کە جوتیاران بێن بەرەو بۆ مەکانی خۆیان تەسلیمی حکوومەتکەن و حکوومەتیش وەریگرێت و دواتر دوای ماوەیەکی دوور و درێژ ئەو پارانی کەەوە مستحقاتی جوتیارەکانە وەریگنەوە ئەمە خۆی لە ڕاستیە جۆرێکە لە دەستی وەردان لە بار و دۆخی ئابووری کە بەزەرەر ئەشکێتەوە بۆ ئابووری هەر وڵاتێک یعنی با نمونە بێنینەوە ئێمە پێشتر لە عێراقا لە فترەی پاشایەتی دواتریش حتا تاکو هەفتاکانیش یعنی عێراق پێداویستەکانی خۆی لە دانەوێڵە نەکەرگەن و جۆ بگرە برنجیش یعنی نۆک و فاسۆلیا و ئەم نەوەشتانە زۆربەی زۆری بەرەو بۆ مەکانی دابینە کرد بۆ خەڵکی عێراق بۆ بگرە زیادی ژبوو لێی بۆ دەرەوەشی ئەفرۆشت و جاروباریش یعنی یارمەتی وڵاتی هاژاری ئەدا بۆ بەرهەمی ناوخۆی بەرهەمی ناوخۆ یعنی بەرهەمی ناوخۆ ئیکتیفای ذاتی عێراقیشیە کرد و ئایشی ناردە دەرەوە و مساعداتیشی پێشکەش بە هەندی وڵاتی یعنی هەژار ئەکرد بۆ نمونە وڵاتانی ئەفریقا بۆ چکە عێراق لە ڕاستیە ینی وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بە سەرچاوە ئابوووریەکان بە تایبەتی سەرچاوە سروشتیەکان یعنی عێراق وڵاتێکە ینی جیاواز لە هەم وڵاتەکانی تر دوو ڕووباری گەوری پێچێت ینی ئیکتیفای ذاتی هەیە بۆ سەرچاوی ئاو بەڵام بەداخەوە یعنی ئاوەکەی زۆربەی زۆری بەفیڕۆ ڕاو چۆن ئێستا ئەم هەموو باران و لافاوە هەیە ئێمە ینی وڵاتەکەمان ینی لەبارە بۆ دروستکردنی بەداوی زۆر یای لە جیاتی ئەوەی ئەو ئاوە ببێ بە زەرر و زیان و
یعنی زەرر لە وڵاتەکە بە تۆ ئەوتوانی بەکاری بێنی بیکەی بە سوود بە وڵاتەکەی خۆت. وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە بە زەوی کشت و کاڵی بە پیت و بەرەکەت، ینی جاران بە عێراقیان و تۆ ینی ئەڵدە سەوات ینی لە دوورەوە ڕەشی کردوێتەوە، ئەوەنە بەروبووم و کشت و کاڵی تیا بووە هیلال خەڵسی ینی عێراق و سووریا ینی بۆ پیت و بەرەکەتی وڵاتەکە. بە چی وای کردووە عێراق ینی ئەم مشکلانی بۆ دروست بێ، ینی سەقت و سقوتی دروست بێ لە شێوازی بەڕێوەبردننی ئابووری و وەرە گەنم وەرگرە و کێشە دروستەکات و مؤسسەیەکی بۆ تەرخانکە و مۆزەف و ئەم هەموو کادرە وەزیفیە و فەلاح ینی ڕازی نییە. ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەیەوە تۆ بوارە نەداوە بە ڕێکوپێکی ئابووری بکەوێتە گەڕوە ئیش بکات و دەست تێوەرداوە سەقەکە تێکردەوە لە جیاتەوەی عیلاجیکەی. ئەم شتانی کە کرێ لە ڕاستیە ینی با هەوڵ بدرێ قەی ناکە، بەڵام ینی بەڕای من ئەنێ شتەکە جەزری چارەسەرکرێت. تۆ شتێک کە سەقەت هات عیلاجی سەقەتیشە بۆ کرد وەزعەکە چارەسەر ناکە ینی بە شێوەیەکی ڕەنگەم سەرنەکنی پارەیە چەند زیان لە بەرەمی ناوخۆدا مەسەلەن جوتیاری کورد مەسەلەن سار بکاتەوە لە کشت و کاڵ و لە کردنی دانەوێڵە بەدڵنیایەوە لەو جوزئیە ینی بەدەر لە شێوە عمومیەکەی کەوتم ینی مەسەلەن مەفرۆزە شتەکان جەزری هەلکرێت. یعنی تۆ ئەگەر پارەی جوتیارەکان نەدەیت ئەکید وەکو تۆوتە جوتیارەکان سارد دەبنەوە لە ئەوەی کەوا زەویەکانیان بەکاربێن بۆ چاندنی دانەوێڵە گەنم و جۆ ئەو شتانە وردە ینی مەسەن بەرهەم کەمە بێتەوە. ئەو کاتە عێراق مەجبورە چی بکە؟ مەجبورە لە دەرەوە هاوردە بکە بە چیش و کۆڵە بە عملەی ساعبە پارێکی زۆرێکێت چێتە سەر وەکو جوتیاری تۆ تحملی ئەوە ناکە ینی مەسەن چاوەڕێ بکات چەند ساڵی تاوەێک باش. بەس ئەمە لە ئاسی ناوخۆیەمیش کەم تەرخەمێکی گەورە نیە دوای 27 ساڵ تۆ نەتوانی پارەی مەسەلەن گەنمی جوتیاری خۆت وەرگری. ئێستا ساڵی ڕابردوو زیاتر لە 1 ملیۆن تەن هەبوو. عێراق نزیکەی مەسەلەن 500,000 تەنی وەرگرتووەوەی تر جوتیاری کورد بارزانی فرۆشتوێتی بە بازرگانی عەرەب و ڕۆشتو لە ناوەڕاست و باشووری عێراق ینی لەوێ فرۆشتراوەتەوە. ینی بۆچی هەرێمی کوردستان خۆی گەنمەکەی نەکرێت گەنمی جوتیاران وەکواندانێکیش بۆ کەرتی کشتوکاڵ؟ بەدڵنیایە مەفروزە ینی بەس طبعا ئەگەر بەهاتە ینی مەسەلەن شتەکان ینی جەزری چارەسەرکرا لەو بەشەشە ینی تۆ لە جیاتی ئەوەی بڕۆیت پارێکی زۆر تەرخان کەی لە دەرەوە هاوردەی پڕێکی زۆر لە گەنم بکەیت و ئەبێت ینی ناچاریشی ینی کۆڵە سەر بەسەر یەکسەر مباشرەتەن پارەکە بینە تەژیعی وڵاتەکەی خۆت بکە ینی بۆی چاندن کات و فەلاحەکانێ بەرهەمەکانیان ینی مەسەلەن زیاتر کەن لە جیاتی ئەوەی تۆ کێشیان بۆ دروستکەیت و وعدش داونەتەوە ئەو پرۆسیش هێناوەتەکایەوە کە بە سعرێکی بەرزتر. طبعا ئەگەر بات تا عێراق لە دەرەوە ئەو بەرنامەی نەوت بەرامبەر خۆراکەی نەبووایە کە ئێساش بەردەوامە ئەگەر چی نەماوە طبعا وەکو ئەو جاران بڕیارێکی نەتەوەی گرتوەکان بوو نەوت بەرامبەر خۆراک بڵێستا وەزارەتی بازرگانی ئەوەی خسۆتە ئەستۆی خۆی ساڵانە ملیارەها دۆلار تەرخانەکە لە دەرەوە داناوێڵە کرێ بەشێکی زۆر. تۆ وەرە تەژیعی فەلاحەکانی خۆت بکە لە جیاتی لە دەرەوە بە دراوی قورس ئەو بەرو بۆمە بکڕیت وەرە تەژیعی فەلاحەکانی خۆت بکە زیاتر بەرهەم کەوت لەوان بە دیناری عێراقی بەرهەم وەرگرە. سوپاس دەکەم کاکتۆر. ئەگەر بچینە سەی سادق لای کاک سەرکەوت نوێنەری جوتیاران. کاک سەرکەوت سوپاس بۆ بەڕێزیشتان. دەمەوێت قسە لەسەرەوە بکەین ئێوە بە دیاریکراوی وەکو جوتیاران کە سەردانی بەغدادتان کرد ویستان چ پەیامێک بە لایەنە عێراقیەکان بگەێن؟ ئێمە کە سەردانی بەغدامان کرد زۆر دەمێکە چاوەڕوانین حکوومەتی عێراقی پارەی مستحقاتی جوتیاران بنێرێ، بەڵام حکوومەتی عێراقی دیارە بە پلانێک ئەمەی کردووە هەر بە بەرنامە نەویستووە ئەمە بکات دوای خستووە ئەویش لە ئەنجامی ململانەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا کە بەداخەوە ئەوە بە زەرەر شکاوە بۆ جوتیاران. ڕاستە ئێمە دوای ئەوەی چاوەڕوانێکی زۆرمان کرد لە ڕێگەی دادگاوە کاگڕێبین و مامفارسوان هەوڵێکی زۆریاندا، بەڵام دیارە لە کەیسەکە زۆر سەرکەوتوو نەبوون. چاوەڕوانی ئێمەش لە ڕاستیان لە حەدی خۆی دەرچوو بە کۆڵێ پەردەی دڵ دڕا. ناشار کۆمەڵێک جوتیار ملمی ڕێگەمان گرتە بەر بەو ڕێگە ناڕەحەتە و ڕوومان کردە بەغدا بۆ ئەوەی لە ڕێگەی خۆمانە بتوانین پەیامی خۆمان بگەێنین بە کاربەدەسانی بەغدا و هەم لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمانەوە لە بەغدا هەم لە ڕێگەی وەزارەتەکانەوە کە پەیوەنددارن بە هەرێمی کوردستان و هەم لە ڕێگەی سەرۆک کۆمار و
کە چوینە ئەوێ لە ڕاستیا هەندێک لە پەرلەمانتارەکان پێشوازیان لێکردین دەستخۆشیان یەکەن بەبێ ئیسیسنا ناوی کەس نابە من لێرەوە لەبەر ئەوە ئێمە وەکو کورد هەمومان لە کێشە چارن و سازەکانە هەمومانی قەڵوێستین دیارە لەو شوێنانە ئەگەر لێرەش کێشەوان بێ لە بەغدا ئەبێ هەمومان هەر یەک قەڵوێزمی هەر ئەوەش ماوەتۆ کە چوینە توێ حەزمان نەکردو کەس وەکو لایەن قسەمان لەگەڵا بکە هاتوون بەردەمانە و ئاسانکاریان بۆ کردوین دوای ئەوەی سەردانی پەرلەمانیان کرد چەند بەرادەرێکمان لەوێ لەگەڵ بەشیر حەداد کۆبوون و دکتۆر بەشیر هاوکاریان کردن و ئەوەی کرا بەڵێنیان پێدان پاشان چون سەردانی دکتۆر بەرهەممان کرد بەداخەوە لە سەعات 2 تا سەعات 11:30 شەو چاوەڕێمان کرد دوجار بە هەوڵی کۆمەڵێک برادەر تواندا دکتۆر بەرهەمیش ببینین کۆمەڵێ بەڵێنی پێداین ئەویش هەر کەوا هەوڵ بدات لە داهاتووە لە هەفتەی داهاتووە مواجهێکی عادل عەبدولمەهدیمان بۆ وەربگرێت پشکم کارەکەمان چارەسەر کرێت کێشەکەمان چارەسەر کرێت لە ڕاستیە ئێمە نوێنەری جوتیاران کە چوین ئەتوانم بڵێم ئێمە نوێنەری جوتیاران نەبووین بە تەنها ئێمە ئەتوانم بڵێم نوێنەری حکوومەتی هەرێمیش بووین لەوێ داخۆ لە هەرێمی کوردستان یەکێکیان وەزارەتی بازرگانیە یەکێکشیان وەزارەتی کشت و کاڵە کە بەڕاستی ئەمانە هەر بەناو هەن لە کوردستانە چونکە وەزارەتی بازرگانی لە هەموو دنیا ئەو وەزارەتە بێ کار بکات بۆ ئەوەی بەرهەمی ئەو وڵاتە بۆ ئەوەی بەرهەمەکان بگەێنێ بە دەرەوە باشترین جۆری بەرهەم بێنێتە ناو وڵات و خزمەتی خەڵکو و دانیشتوانی پێ بکە ئەمان پێ نەکراوە ئێمە کاتێ بەرهەمانە بێ ئەوان کەم تەرخەم نەکەر ناتوان هیچمان بۆ بکەن هیچ دەورێکیان نەبینە وەزارەتی کشت و کاڵیش خۆمان ئەزانین وەزارەتی کشت و کاڵی خۆمان هیچ شتێکی پێ نەکراوە بۆ جوتیار ساڵانە جارجار فەردەیەک سەمادیان ئەگەر بدایە ئەوە چەند ساڵێکە ئەوەش نەماوە وەزارەتەکەش هەر لەوانەیە خۆی لە ئەسڵ دەرەی بێ بە وڵاتەکەمان لە وڵاتانە ئەگەر بەرهەم زۆر بێ بەڕاستی داعمی جوتیار ئەکەن خزمەتی جوتیار ئەکەن هانی جوتیار تەن گەنمم بووە تەنێ گەنم بووە لە دۆنمێکە لە 20 دۆنما 20 تەن گەنم بووە شتی وا چۆن ئەبێ ئەمە لە وڵاتێکایە کە دواکەوتووە لە وڵاتانی پێشکەوتووە دەستی جوتیار ئەگیرێ بەڕاستی دوای نەوت ئەتوانم بڵێم کشت و کاڵ لایەنێکی سەرەکیە بۆ بەڵێ کۆی ئەو قەرزەی کە ئێوە وەکو جوتیارانی هەرێم لای عێراقە بە دیاریکراوی چەندەوە ژمارەی ئەو جوتیارانە چەندە کە ئەوەندەی کێوە ئاگادار بن کە قەرزەکان لای حکوومەتی عێراقیە لە ڕاستیە پارەکە هی 2014 لە سا ئەتوانم بڵێ 28 بۆ 30 ماوە حکوومەتی عێراقی داوێتی و بەشێکی لە جوتیارە بەڕێزەکان بە کامل پارەی خۆیان وەرگرتووە بەشێکی کەمی ماوەکە لە سا 28 بۆ 30 ماوەری بگرن هی 2015 نیوەی دراوە هی 2016 نیوە دراوە کۆی پارەکە 557 ملیارە بە تەحدید کە لای حکوومەتی عێراقیە حکوومەتی عێراقی ئەمە کردو بە کێشە و بە بڕیارێکی حەیدەر عەبادی پارەکە ڕاگیراوە ژمارەی جوتیارەکانیش ئەوەنەی من ئاگادارم سایلۆسی سایق 4662 جوتیاری ماوە کە پارە وەربگرێ کۆی جوتیارەکانی بەڵێ فەرموو 300 بۆ 350,000 نفوس ئەوە ژمارەیەکی زۆرە و ڕقەمە بەڕاستی حکوومەتی هەرێمیش لەو بارۆ زۆر کەم تەرخەم و زۆر بێباک بۆ تا ئێستا وەفدێکی پێک نەهێناوە بە ڕسمی بچێت بە دوواداچوون کە بۆ کەیسی جوتیاران لە کاتێکدا بۆ وەزارەتێک دەیان سەردانی بەغاکەن سەردانی چەندین لایەنیان کردووە بۆ پۆستی وەزیرێک کە ئەوەش کەم تەرخەمی و من لە لای خۆمە گلەی خۆمم کرد لە بەغاش لێرە شۆ هەر ئەمەیە بەڵێ سوپاس دەکەین کاک سەرکەوت دواتر گرێم وڵای بەڕێزت کاک ڕێبینگەرەی وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە لەم سەردانەتاندا بۆ بەغداد هیچ باڵێنێکتان وەرگرت یاخود بڕیاری دادگێت کە بەم زوانە تەمیزەکەی تاو دەبێت یا کێشەکە لەوەیە کە پارە نیە یاخود تا ئێستا سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری نەداوە ئەو بڕەپارەیە سەرف بکرێت بەڵێ بخۆی کێشەکە لە ئەسڵدا نەبوونی پارەکەیە لەبەرەوەی لە ئاخر لقای لەگەڵ کاک ئەحمەد ڕەشید من قسە کرد لەگەڵی وتێتی ملاری نییە لە سەرفی پارەکە بەڵام کێشەی تەمویلمان هەیە
ئەم پارەی کە وەزیری تیجاری عێراقی وتی 499 میلیارمانە پێویستمان بە 77 میلیاری ترە ئەسڵە وەکو ڕەسید پارەکە هەیە لەسەر حسابی وەزارەت بەڵام وەکو سیولە تەسەڕفی پێکرایە ئەوەی لە نزیک کوێمە ئاگامان لێبی 77 میلیاری لە بۆ چەڵتوشی ناسرێ و عمارە سەرف کراوە ئەم پارە دەستکاری کراوە و لە بانک قەنەمەوە چۆن وەکو بانک ئاوی تێبەربوو وتیان ئەوەندە تەلەف بووە ئەم شتانە واریدە لە عێراقێکە بەخۆ دەزانی تر چۆن بەڕێوە دەسێ ئەوەی ئێمە لی دەترساین و ئەو چوونەی بەغدامان پێ باش بوو دوا بڕیارەکەی وەزیرە کە دەنووسێ بۆ عەبادی بۆ عادل عەبدولمەهدی کەوا هەموو ئیجراعاتی سەرفەکە ڕابگرن چاوەڕێی بڕیاری دادگا بین بڕیاری دادگا لە تەمیز وەکووتمان ڕەنگە زۆر بچێشێ ئەوان کە وای کرد کە ئەم هەوڵە بدرێ بۆ ئەوەی لە نزیکەوە کووتمان پامەکە بگە هەم لە بۆ نوێنەرانی کورد هەمیش ئەم فشارە بکرێتە سەر عەبادی کە کورد تا ئێستا ئەمە یەکەم هەنگاویتی بەڕاستی جوتیارەکان ئەو بەڕێزانەی کە لەوێن دەری حزوریان هەبوو بەڕاستی حەقە بە جوامێر وەسفیان کە چکە خەڵکێکی زۆر لەوانەی کە نەهاتبوون ڕەنگە بەغدان پێ داخوا بێ مەملەکەتێکی وەکو بڵێ زۆر مەترسیدار بێ بەڵام لە ئەستا بۆیان دەرکەوت کە ئەو بەو شێوە نەبوو کە وێ ناکرابوو و ڕەنگە لە جاری دووەمی ترە ئەگەر بیانێ پێداگیری بکەنە سەر مافەکانیان دەقاتی ئەوەندە خەڵک بتوانێت بێتە سەحەی تەحری داوای مافەکانی بکە لە کاتێکدا من ئەوە بە شەرم و عیبێک دەزانم بۆ حکومەتی هەرێم چونکە ئەمانە جوتیاری هەرێمن هەرێم خاوەندارەتیان دەبی بکە و لەسەر پێشنیار و ڕێنمایی حکومەتی هەرێم گەنمەکان تەسلیم کردووە دەبوو حکومەتی هەرێم ملزم بێ بەوەی کە پارەکەی بدا چکە لە دوایین بڕیاری عەبادی کە دەڵێ دەبی حکومەتی هەرێم چکە زیاد لە موازنە سەتا حەفدەوەری گرتو دەبی حکومەتی هەرێم ملزم بێ پارەکە زیادەکە بدا منەوەی تر بە تیجاری حسابەکەم ئەمە خۆی لە خۆیدا ئەم فەقەرە هەرێم ملزم دەکە کە و پارە بدا حکومەتی هەرێم نەک پارەکەی نەداوە ئەسڵان ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەو برا جوتیارە بە ڕێزەم کاک سەرکەوت باسی کرد ڕۆژێک لە ڕۆژان لە گفتوگۆیەکانە وەفدێکی نەناردووە لەسەر ئەم دۆسیە قسە بکە خۆی بەزدی بەخۆی بە سەحەبی ئەم دۆسیە بکە یعنی بۆ جوتیار لێرە ڕا بچێتە بەغا داوای مافەکان کە لە کاتێکدا سەر بە حکومەتێکی هەرێمە دەبێ ئەو وەکیلی ئەم میلەتەیە بۆیە ئەمانە هەموو بەڵام کاتێک کە تو هیچ پەنایەکرد نامێنێ کاتێک کە هەست دەکەی لە هیچ لایەنێکە کەس خەمن لێ ناخوا ئەو باشترین هەنگاو بوو هەنگاوێکی زۆر بوێرانەی جوتیارەکان بوو من دەستخۆشی لێک بێچیان دەکەم ئەو مادیبوون و بێتاقەتیان هەموو قبول بوو بەس بۆ مافەکانیان چکە بە حەقات بە ئەمە فێر بین وەرگرتنی ماف بە بەخشین ناکرێت کەس خێرت پێ ناکە و کاتێککە ئێمە لە بەنی دوو دەسەڵاتی شبین کە ئەوەندە قیمەتی جوتیار و ئەوەندە بەهای ئینسان ئەبە شێوەیە قیاسی بۆ بکرێ مەجبور دەبیت و خۆت بچی داوای مافەکانت بکەی و سووربی لەسەری چکە بەڕاستی ئیدی وەکوتمان ئەو مەملەکەتە قەزا و قەدەرە بەدەست حکومەتی بەغدا لەم پرۆسێ و حکومەتی هەرێمیش ئەوەندە بێخەم لەسەر دۆسیەکە دەنا دەبوو حکومەتی هەرێم لە ئێستاوە خۆی کۆی پارەکەی کە حکومەتی عێراقی ئامادەنیە بیدا تقریبا نیوەی ئەو پارەیە نیوەی ئەو پارەیە دەکات ڕوبع ملیۆنێک ملیارێک یعنی دەکاتە یەک چارێگە تریلیۆن تریلیۆن کە ئەوە پارێکی ڕقەمێکی زۆر گەورە نییە ئەو سێ مانجی موچەی جوتیارانی عەفوەن سێ مانجی موچەی ئەوانی ڕەوان کرد بای 160 میلیارد بۆی پێشمەرگا 160 میلیارد خۆ هەردوو دوو ئەوەندە پارەکە نەبوو کەوا لای حکومەتی بەغدایەکە نایدا واتە حکومەتی هەرێم دەیتوانی ئەو بڕێ لە حکومەتی هەرێم بەغدا وەربگرت بە باقیەکەی خۆی تاوای کرد بایە اینجا بەخۆی لە ڕێی گروپێکی محامی وەری دەگرێتەوە لە ڕێی لژنە لە ڕێ ئەم فازاتەی لە ڕێ ئەو هەموو عقودەی کە لەگەڵ حکومەتە هەیتی یعنی نەدەکرا حکومەتی هەرێم جوتیارەکانی بەدەم کێشەکانی خۆیان بتلێتەوە کە بەڕاستی من لە نزیکەوە ئاگاداری معاناتیانم کە چەندین جوتیار سەری ناوەتەوە لە داخە لە خەفەتی پارەکەی بوو بە میرات بۆ نەوەکانی یعنی بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە بۆیە پێویست بوو حکومەتی هەرێم خۆی خاوەندارەتی کێشەکەی بکرد بە ئەو پارەی بدبێن نەک چاوەڕێی ئەوەی بکرد بە بەغدا هەموو ڕۆژێ جوتیارەکان ئاخی بۆ هەڵبکێشن کەی ئەو پارە دەگا لە ئەستا کە پارەکە مادەم تو لە حکومەتی هەرێمیت دەبێت حکومەتی هەرێم خەمی لێ بخوارد بە بەڵێ سوپاس دەکەین کاگرێ دواتەگرێم بۆ لای بەڕێست کاک دکتۆر سەبارەت بۆی کە
چەندە گرینگە ینی ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە بۆ مەسلەی ئەوەش کە گرنگی بدرێت بە ئاسایشی خۆراک گەنمەکو بەشێک لە ئاسایشی خۆراگەمە دەبینین کە ئێستا لە دەرەوە ئارتاوردی هەرێم دەکرێت بۆچی لە ناوخۆ مەسەلەن گرنگی پێ نەدرێت بەم بەرهەمی جوتیاران خۆی بەنسبەت کێشەکانەوە کە چی بکرێت بۆ نەهێشتنی کێشەکان یعنی کێشەکان وەکوتم بە جەزری چارەسەرکرێت ئیکینە خۆی مێنێتەوە هەرمێنێتەوە کێشانە طبعا ئاسایشی خۆراکێکێکە لە جۆرەکانی ئاسایشی ئابووری و ئاسایشی ئابووری بەشێکە لە ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێکە نتوانێت ئاسایشی نەتەوەی خۆی دابین کات دائیمەن کەوتە بەر هەڕەشە و لاواز خۆی ئەنوێنێ بەرامبەر جیهاتی دەرەکی یعنی تۆ ئەگەر نتوانی ئاسایشی خۆراکی خۆت دابینکەی دائیمەن لە ژێر هەڕەشایی و توانیت یعنی کەوتە بەر پەلاماری جیهاتی دەرەکی ینی بۆ نمونە پێش فترەیەک دوایەوە ئەو ڕێفرەندۆمە کراو کە فشلی هێنا ینی هەر نمونەیەک گەنمەوە مەسەن ئەردۆگان ینی و کۆڵێ بە زۆر بە ناشرینانە بە وەسی هەرێمی کوردستانی کردوتی یاریمی کوردستان چییە؟ ئێمە نەبین نە خواردنیانە بێ بیخۆن نە جلیانە بێ لە بەریکەن ینی طبعاەوە ئەگەر بەهاتاوی ئێمە بمانتوانە ئاسایشی ئابووری خۆمان دابین بکەین بە ئاسایشی خۆراکەوە یعنی ناکەویتن بەر هەڕەشە و گاڵتان پێ نەکردین و لاواز نەبوو لە بەردەمیانە ینی طبعا دائیمەن ئەو وڵاتانیکەوە یعنی مەسەن ئاسایشی خۆراکیان نییە و بە شێوەیەکی گشتی ئاسایشی ئابووریان نییە دائیمەن لاوازن و شتیان بەسەر فەرزەکرد ینی ئێرادەی جیهاتی دەرەکی فەرزە بێ بەسەریانە ینی کاتێککە عێراق کۆیتی داگیر کرد ینی بۆ ئەوەی کەەوە عێراق کۆڵە بپوکێنەوە زعیفیکەن لاوازیکەن حەساری خراەسەر بۆچی بۆ لاوازکردن بۆ چکە ئەو کاتە ینی ڕەبتێکم بە مۆزوعی ئەوەی کەەوە عێراق و هەرێمی کوردستان جۆرێ لە جۆرەکانی ئابووری یعنی پەیڕۆ کردو کە بریتێ لە ئابووریکی ڕێ زۆر باش بەس کاکتۆر مەسەلە ئێستا بۆ نمونە ئەو گەنمێک کە ساڵانە جوتیاران لەیان زیادە ینی ئەوەندە قورسە مەسەلەن کارگەی دروستکردنی ئارد و یاخود هیچ هەوڵێک نەبووە بۆی کە مەسەلەن سوود لە بەرهەمی ناوخۆی وەربگیرێت کارگەی دروستکردنی ئارد و هاڕینی ئارد و ئەوانە بۆی کەیمە لە دەرۆش ئار تاوردنەکەیوە هەم هەندێکی شوێ بۆ جوتیارانی ناوخۆ نەک ئاسان نیە بگرە زۆرش ئاسانە ینی ئەوە شتێکی زۆر بیداییە ینی مەسەن تۆ مەتاحین ینی بێنیت ینی ئاسانترین شتە ینی شتێکی ینی سەناعەتێکی ئێجگار تەقلیدیە ینی زۆر ئاسانە ینی ئێمە طبعا وامان لێ هاتووە ڕەبتێکم بە قسەکەی پێشومەوە وامان لێ هاتووە ئەوەی هەر بە تەنها نەوت دەربێنین و نەوتەکە بفرۆشین و بکەین بە پارە و شت لە دەرەوە هاوردەی ناوە بکەین و ئەو توانایش کە هەیە لە ڕاستیا بۆ بەرهەمهێنان هەموو جۆرە بەرهەمهێنانێک لەوانە دانەوێڵە یعنی لە جیاتیەوەی پەرەی پێ بدەین خەفەیەکەین یعنی لاوازیەکەین و نایهێڵین بە هەموو شێوازێک لەو یەکێ لەو شێوازانە ئەوەیە کەواتۆ بەو شێوە مامەڵە لەگەڵ جوتیاران جگە لەوەش کە باس دەکە بەشێکی زۆری پارەش دەڕواتە دەرەوەستا ناوێکی لیژنەی کشوکاڵ پێشتر میوانی و باسی و کرد کە 30 میلیۆن دۆلار مانگانە ئێمە دەبێت ئارد لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بکڕین یعنی ئمە گەشتێنەوە حدەی یعنی مەسەلەن هەر ینی گەرمەکەش ناکڕین بە ئاردی ئەیکڕین یعنی سیرکە یعنی لەوە ئاسانتر نییە تۆ یعنی مەسەن ئەگەر گەن بکڕیت و دوای خۆت بیهاڕی لە ناوە چیتیایە مەعمەلەوە یعنی دایانی نەسبەکەیت یعنی تا ئەو حدە یعنی مەسەن هەر وەکو وایە بڵین ئەدی تخوا یانە کەشکەوت دەمەوە یعنی بۆ یعنی وای لێ هاتووە لە نەتیجەیەکی لە نتیجەی ئەو سیاسەتە ئابووری هەڵانی کەەوە اختیلالاتی دروست کردووە لە ناو ئابووری عێراق و هەرێمی کوردستانەشەوە بە تەواوەتی ئەتیمادمان کردوتە سەر نەوت وە جۆرەکانی تری بەرهەممان ینی فەرامۆش کردەوە ئەتیمامی پێناین تا گەشتێنەوە حاڵەت بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت هالە بە خۆشترین تام و چێژی نەبراوەی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە
بەرهەمەکانی هالا لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالا بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالا بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالا. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک سەرکەوت دەگەر بڕێم و لای بەڕێزت سەبارەت بووی کە وەکو جوتیاران کە سەردانی بەغداتان کرد پەرلەمانتارانتان بینی و سەرۆک کۆماریش هیچ بەڵێنێکتان وەرگرت کە کێشەکەتان بەم زوانە بۆ چارەسەر بکرێت و پارەکە ڕەوانە بکرێت؟ وەڵاهی بەڵێنی ئەویان نەدا پارەکە بەم زوانە ڕەوانە بکرێ با ئێمە ڕازگۆ بین هەم لەگەڵ خۆمان هەم لەگەڵ ئەوانەشیان گوێیان لە دەنگمانە. لەبەر ئەوە ئێمە کە چوینەتەوێ بە نوێنەرایەتی جوتیارانی هەرێمی کوردستان چوینێتە ئەوێ. لە ڕاستیە سەردانی دکتۆر بەشیر کرا 10 کەسمان چوونە ئەوێ 50 کەسێکیشمان چوینە ساحەی تەحریر ئەو خۆپشاندانەمان کرد کە ئەمە یەکەم جارە کورد بتوانێت بچێتە بەغا لە ساحەی تەحریرا دەنگی خۆی بگەێنە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە. لێرەوە من سوپاسی یەک بە یەکی کەناڵەکانی ڕاگەاندنەکەم کە هەمیشە ئەوانە ئەتوانن دەنگی خەڵکی مەزڵوم بگەێنن بەسەری خۆیانەوە. ئەمە یەک سوپاسی کەناڵەکەی ئێوەش ئەەکەم کە ئەرکتان کێشاوە. دووهەم دکتۆر بەشیر کۆمەڵێک بەڵێنی دابووتی بە دوواداچوونەکەین بۆ کەیسەکان لە ڕێگەی خۆمان لە ڕێگەی علاقەی شەخسی و هەم لە ڕێگەی فشاریشۆ پەرلەمانتارەکان هەوڵە دەین لەگەڵ یانە دکتۆر وەزیری بازرگانی دارایی عێراق لەگەڵ هاوسەفەری عادل عەبدولمەهدیە چوو بۆ دەروی وڵات هاتۆ هەوڵتان بۆ ئەدەین و گفتوگویان لەگەڵاکەین چارەسەری کێشەکە بکەین. دکتۆر بەرهەمی بەڵێنی دا وەفدێکمان بچێتەوە بۆ بەغا کە 5 تا 6 کەس بن مواجهەیەکی عادل عەبدولمەهدیمان بۆ وەربگرێ. ئەویش بەڵێنی نەدا پارەکە بەس بەڵێنی ئەوە بەرچاوڕوونی ئەویان داینێتێکەوە لە داهاتوە ئیشەڵا چارەسەری کێشەکەتان بۆ ئەەکەین و
ئەم کەیسە یەکلاییەکەینەوە ئەمە کەیس نییە کرا بە کەیس لە ڕاستیە ئەمە بەیع و شیرایە خۆی لە ڕاستیە ئێمە شمەکێکمانداوە پارە وەرەگرین لە باتیا بەڵام حکوومەتەکانی یەک بە دوایەکی عێراقا هەمیشە بە پلان و ئیشیان کردو لەسەر میلەتی کورد هەمیشە نیانویستووە ئەم هەرێمە میلەتی کورد گەشە بکە بەرە و پێشکەوتن بڕوا هەمە هەمیشە گەڕان بۆ بیانکەیەک بۆ ئەوەی کێشەمان بۆ دروستکەن ڕاستە بەشێکیشی لەوانەیە خەتای حکوومەتی هەنێن بێت لە هەندێک کێشەی بینی بەڵێ بەڵێ کاک سەرکەوت بەڵ سپاس دەکەین کاک سەرکەوت دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک ڕێبین ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە باز لەوەیە کە ئەو کێشێک کە دروست بووە لە ناردنی پارەی گەنمیزیان بەشێکی پەیوەندی بەوەیە کە گەندەڵی کراوە لە دۆسیەی گەنمایی شتێکی ئاوا لە ئارەدا بوو کە گەندەڵی کرابێت لە مەسەلەی دۆسیەی ناردنی گەنم بۆ بەغداد بێگومان ئەمە سەرەتاکەی دەگەڕێتەوە سەردەمی داعش ئەو کاتەی لە 2014 کۆمەڵێک سایلۆ تاڵان کرا لە سنووری نینەوە و هەروەها گەنمی خراپی لە هات و دەواازەی سووریا کرابەوە لەوێ گەنمێکی زۆر لە سووریا هات کە مەزادن دەکرا بەس لە سنووری سووریا 41,000 تەن لەوێن دەرهات بۆ ژوورەوە ئەو ئەرقامانە حکوومەتی عێراقی لەوێ زانیمان و کۆمەڵێک نەقص هەیە لە مەحاسیلەکان لە بەروبوومەکە بەپێ ئەو ڕقەمێکە سالوی وەرگتوی لەگەڵ ئەوەی کە بردراوە زۆر کەمترە لەوە اینجا لەوێ وتیان ڕقەمێکەیە پێمانداوتی مەسەرەن دەڵێت 10,000 تەن چێشکە و چۆڵەکە خواردوێتی طبعاً ئەگەر ئاگاتان لێبی ماوەی چەند سایلۆ نەبوو گەنمەکە ڕووکرابوو لە زەویە و کۆمەڵێک باڵگا من جوتیار هەیە لام وتێتی ئاتووە سایقی جوتارێک بۆ سایقی مەسەرەن ئەو بار هەڵگرە بۆکەوە خاڵی کردووە وتی من 11,000 بەسەر قەپاندا هاتوومەوە حسابیان کردو سوڕامەتەوە ئەو ڕقەمە گەورە کراوە حساب کراوە هەموو ئەو شتانە واریدا بەڵام لە کۆتاییدا جوتیار بازی ئەمادا ئەگەر چەند کەس و مافیاک لە پشت ئەو مۆزوعەوە بێ جوتیار گوناحە ئەم زەریبەیەبدا چکە ئەوانەی کە لە پشت ئەو ئیشەوە بوون ئەوانە مسبقان پارەی خۆیان وەرگتە چکە ڕێژەیەک لەو ئەوانێکەوە لە 2014 15 و 16 بەشێکی هەیە هەمووی وەرگتووە ئەوانەی هەمویان وەرگتووە بەشێکی زۆر ئەوان فرسەتیان بەرکەوتۆکە لە ڕابردوو دەستیان هەبووەلەوە بە بەشێکیان لە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی 2015 و 16 لەوێ بە هەندێک قسەی ئەمریکا لە شەریکی حبوب هاتووە ئەڵە زۆر جار بۆ گەرمەکەی خۆمان هاتوونەوتی تێمە و گەرمە نادەینەوە کە لە سایلۆکانی ئێرە خەزن کراوە طبعاً حکوومەتی عێراقی کە ئەو گەرمە وەرەگرێ لە سایلۆکان بەشی حکوومەتی هەرێم بە دابینکراوی دابین دەکا باقیەکەی دەچێشێتەوە بۆ خوار و جون و بۆ ئەوانە اینجا ئەڵە بەشێکی لەوانە جاریشان بە پاساوی ڕێفراندۆم بە پاساوی دەوڵەت ئەو گەرمە نەدرا ڕێگیری کرا واتە کۆمەڵێک ئەو علاقە خراپەی لە بینی هەرێم و ئیجازم دەتخوا و بڕگێتەوەکەم ئەو علاقە خراپەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغداد لە سەردەمی حیدەر العەبادی بە کۆمەڵێک پاساوی سیاسی بکێشە ئەمانە بوو بە هەنجەتێک و بەهانەیەک یعنی وای کرد کە ئەم قرارە ئەم بڕیارە سارمە خراپە لە دژی جوتیار بدرێ کە لە کۆتاییدا ئەوە جوتیار بازەکەیدا برادێکی ئەندام پەرلەمانی خولی ڕابردوتی بۆمی جێڕە بە حیدەر العەبادی وتم جوتیار گوناحە ئەم غەدەرە لە جوتیار کراوە گوتی آخر ئێمەش گوناحین پارەی گەنی وڵاتان دەدەین بە وەرەقەیەک و $30 کراوە ئێمە 700,000 دیناری عێراقی لە بەرامبەر دەین وتی ئێمەش گوناحین واتە بینەوە سەر ئەسڵی مەسەلەکە ئەمە دوو لایەنیە یعنی هەموو خەتایەکە هەرئی حکوومەتی عێراقی نییە ڕەنگە کۆمەڵێک مبەڕی وا بۆتە هۆکاری ئەوەی کە حکوومەتی عێراقی ئەو ئەم تووڕەبوونە بگاتە ئەو ئاستەی کە جوتیاری تێدا سزا بدە بۆیە بەڵێ دووسەرەیە بەڵام لە کۆتاییدا بەڵێ دواتە گرێم و لای بەڕێزت کاک ڕێبین کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بەڕێز پێشتر وت لەبری بەنزەرم گرنگدان بە ئاسایشی خۆراک وەکو دانەوێڵە و کردەکانی تری کشت و کاڵ گرنگی زۆر بەنەوت دراوە کەمیان بۆ ئاین هەرێمی کوردستان چارەنە و سازن ینی بۆ ئاسایشی خۆراک و ئاسایشی نەتەوەیش بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئێمە هەموو
ینی وڵێ هەرکەکانمان نەخینە سەبەتەی نەوتەوە بگرە ینی جۆرا و جۆرکردنی ئابووری بە هەموو شێوازەکانەوە لایەنی پیشەسازی لایەنی خەدەمی لایەنی نەوتیش یعنی هەر گرنگی پێ بدەین بەڵام گرنگی دانەکەەوە نەبێکەوە ئیتر هەموو ئابوووریەکە بکەینە ئابوووریەکی نەوتی و ئەتیمادی سەرەکیمان لەسەر ئەو سەرچاوی داهاتەوە بێکە لە نەوتەوە دێت و هیچ نەکەین لە بوارەکانی ترا یعنی تۆ ینی ئەکرێتی ئیسفادە بکەیت لە نەوت ینی بۆکەوە لە جیاتیەوەی تۆ خوسکی خۆت بگوشیت پاشەکەوت بکەیت اینجا سەرمایە گوزاری بکەیت ئەوە بە ئیسراحەت پارەیەکە دێتە دەست بەڵام وەکوڵە تەمەڵت نکات ئەو پارەیە کە دێتە دەست بەکاری بێنە لە سەرمایە گۆزاریکردن لە زیاتر گەشە پێدانی کەرتەکانی تر بە کەرتی کشت و کاڵیتشەوە نەگمراندنی بەس ئەوەی کە لە هەرێمی دوای حکوومەت تێرم کەرتی کشت و کاڵی مراندووە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بە دەلیلی ئەوەی ئێمە زۆربەی هەرە زۆری پێداویستیە خۆراکیەکانمان لە دەرەوە هێنین بە تایبەتیشتە استراتیژیەکان ینی لەگەڵ ینی ئەو کۆبوونی خۆراکە کە پارێکی زۆرەکەوێت لەسەر عێراق بە ملیارەها ساڵانە بە ملیارەها دۆلارەکەوێت لەسەر عێراق جگە لەو هاوردەکردنە کە لە ڕێگەی بازرگانەکانەوە دەهێنین ئەمانش هەمووی پارەیە تەسەڕ بکات هەمووی پاری نەوتە یعنی تۆ ینی مەسەلە جیاتی ئەوەی ئەو پارەیە بەکاربێنی و کوتم لە گەشە پێدانی کەرتی کشت و کاڵیان نە عکسەکەی کردووە یعنی وێرانێ کردووە بەس پێ دوای لە هیچ وڵاتێکشتیوە هەیە بۆ نمونە ئاوا جوتیار مەسەلەن پارەی چەند ساڵی پێنەدرێت ینی لە بری هاندان پارەکەی تەنات خۆشی پێنەدرێت خۆی طبعا ئەمە بەرنامەیە کۆڵە وەکو بیدعەیە کە دروست کراوە بە حساب تۆش تەژیعی کەرتی کشت و کاڵی پێیەکەی نە یعنی وەکو جاران وەکو وتم زمانی کۆنا نە ئەم حاڵەتە هەبووە نە پارەی یعنی مەسەلەن جوتیار دراوە تا لە هەفتەکانەوە تقریبا دەستی پێ کردووە عێراق بۆ تەژیعکردنی ئەم کەرتی کشت و کاڵیە یعنی وڵاتی یەکۆ ئەمریکا نە پارەی یعنی حکومەت ئەچێ پارەی جوتیارەدا بە شێوەیەکی یعنی مەسەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ جوتیار دێت یعنی بەرهەمی خۆیانێت و فرۆشە لە بازاڕە گەشتەوە حدێک بۆ نمونە وڵاتی یەکۆ ئەمریکا یعنی لە سەدایەکی هێزی کار لە واری کشت و کاڵیا ئیشەکە نیوەی بەرهەمی عالەمی لە دانەوێڵە لە ئەمریکا وهڵا قوڵێ خۆ ئەم بەرنامەیشیان نییە کە ئەمریکەین و ئەم کێشەیشان بۆ دروست بۆ نا یعنی ڕێگە بدە یعنی بە شێوەیەکی ئاسایی ئێمە لە ئیش یعنی مەسەلەن کەرتی کشت و کاڵی ئیشکا ئێمە ناڵێن یعنی لە دەستوری عێراقیە برەو بدرێ بە ئابووری بازاڕ و بوار بدرێت یعنی مەسەلەن ئەوەنە حکوومەت تەدەخل لە شوونی اقتصادیانەکە بەس ئەمە عکسی ئەو حاڵەتەیە باوا لە دەستوری شار سپاس دەکەم کاک سەرکەوت دەگەبگەرم و لای بەرز سەبارەت بۆی کە بەرز وتت وا بڕیارە جارێکی تر بۆ مەسەلەی گەنم سەدانی عادل عەبدولمەهدی بکەن بۆ ئەم جارە چاوتان پێ نەکەوت فەرموو مستشارەکانیەوە لە ڕێگەی چەند پەرلەمانتارێک و یەکێک لەوانەی کاک حەسەن ئاڵی لە ڕێگەی کاک دکتۆر میران و هەوڵێکی زۆر درا نازانم هۆکارەکە چی بوو کەوانێ ئێوێزمان بینێت ئتر بە ناچاری ئێمە پەنامان بڕۆ کەناڵەکانی ڕاگەیاندن NRT هات چاوپێکەوتنێکی کردین ڕاستەوخۆ هەنێ قسەی غەڵەتیش کرا لە ڕاستیە ئەبوای ئەوە نەکرایە چونکە ئێمە هەرچی بین ئەلمهم لە بەغا هەموو هەر کوردین و هەردیفاع لە کێشە ڕەواکانی گەلەکەمانەکەین بەڵام کە ئەوەی بیست بێتاقەت بوو پێی گلەیشی کردبوو یەکسەر ڕاستەخۆت تەلەفۆنی کردبوو توی کاکە جوتیارانە بێن بابیان بین ئێمە وا ڕۆشتین وەکو بۆ ماڵی خۆمان بچین لە ڕاستیە هەرچەند ئێمە پێشوەخت ئامادەکاریمان نەکردو و ئاگادارمان نەکردبوون ئەوایە پێشوەخت چەند ڕۆژێک پێش ئەوە مەوعیدیان داینایەتێ بەڵام بە حکومیوە سەر و کۆمار کوردە و بە خۆمان مازانی وتمان ڕاستەخۆ تەواو بێتاقەت بووین بۆیە ملی ڕێک باشە بەس کاک سەرکەوت گلەیتانە بوو لە گلەیتانەیە تا ئێستاش بەسەم لە نوێنەرانی کورد چی لە وەزیرەکان بێت چی لە پەرلەمانتارەکان بێ چی لە مەسەلەن هەموو نوێنەرانی کورد کە بۆکو پێویست پێ دواییشیان لەسەر و پرسەدانی بکەن لە ڕاستیە
کراوە بۆ پۆستەکان ئەوە نەکار نەکراوە بۆ کێشەکانی تر. بەڵێ کوردستانە بە زیاتر ئەنا پەرلەمانتارەکان بە گشتی بە پێی قورسایی خۆیان ئێمە ئەزانی قورسایی ئەوان چەنە لە بەغا، ئەزانی قورسایی سەرۆکۆمار چەنە لە بەغا، ئەزانی قورسایی وەزیرەکانمان چەنە. ئێمە دەسەڵاتی یەکەم نین لە ڕاستیە، بەڵام خۆ ئەتوانن ئەمان لە ڕێگەی علاقەی شەخسی شۆ بێت فشار دروست بکەن و کێشەڕەوەکانی ئێمە بگەێنە جێگەی خۆی بەدەم داواکارەکانی ئێمەوە بچن، بەڵام بەداخەوە پێویست ئەوە نەکراوە هەرچەند پەرلەمانتارەکان قسووریان نەکردو خواڵ ناگرێ بە ئێمە ئەسڵەکەی بڵێن، بەڵام ئەوەی کەم تەرخەمە حکوومەتی هەرێمە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانە کە ئەم سەردانە ئێمە کردومانە ئەوە ئیشی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانە، ئیشی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانە، ئەوە بە دەرەجەیەک ئیشی ئەنجومە. بەڵێ داوامان کرد لە پەرلەمانتارەکان ئەوانەی لە ڕێگەی ئەوانەی کە پارتین ئەوانەی کە یەکێتین لە ڕێگەی خۆیان و فشار بکەن لە بەرپرسان داوایان لێ بکەن نەک فشاریش بکەن، داوایان لێ بکەن بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەمەی تر زیاتر درێژە نەکێشە، چونکە عادل عەبدولمەهدی لە کاتێک کاک ئەحمەدی حاجی ڕەشی بینی بوو جاری پێشوو لە هۆڵێک پەرلەمانە پێی وتوی ئەم پارە ئەدەین بە جوتیارانی جنوب ئەوەی کە حازرە. بەڵێ زۆر بە کورتی کاتمە کەم ماوەیە ئەم ساڵیش کە باز لەوە دەکرێت کە بڕێکی گەنم گەنم کەم وەکو پێویست لە زووتار وەرناگیرەوە و وەرنگنی پارەی ساڵین ڕابردوش بۆتە هۆی ئەوەی کە مەسەلەی گەنمکردن کەم بێتەوە و جووتار گرنگی وەکو پێویست بە گەنم نەدات بە کورتی بێسپاس دەکەین. ئەوە زەربەیەکی گەورەدا لە جوتیاران هەمووی دڵساردن لە بەرهەمەکانیان. ئێستا من گەنمێکی باشم هەیە خەمم لاتۆ چۆن تەسلیمی کەم لە جنوبە لە دۆنمێکا تەنێک وەرەگرێت لە ئێمە لە دۆنمێکا 120 کیلۆ گەنمان لێ وەرەگرێ کە ئەوەش کێشەیەکی گەورەیە حکوومەتی هەرێم لێرەوە داواکەم دەنگمان بگات بە سەروی خۆمان بە ئەنجومەنی وەزیران بە وەزارەتی کشتتوکاڵ هەوڵێکمان بۆ بدەن ئەو ڕێژەیە چاک بکەنەوە بیکە دۆنمێک 120 کیلۆمان لێوەگرێت لە جنوبە غیلەیە بۆ دۆنمێک 700 کیلۆیان لێ وەرەگرن تاتەنێ جاران لە ئێمە ژوا وەرەگیران. حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی ئەمە بوو بە نەکبەتی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین کاک سەرکەوت. کاک ڕێبین دەقەیەکیش بۆ بەڕێز دەگەر شتێکت مابێەوە پێ دوایە بە زووترین کات دەبێت چی بکرێت بەوەی کەم کێشەی پارەی گەنمی جوتیاران یەکلا بکرێتەوە. بەڵام پێم باشە ئەم فشارەکان بەردەوام بێ ئەو وعدەی داویانە لە بەغدا سەرۆکۆمارە جێگری پەرلەمانە ئەبێ ڕازگۆ بن لەگەر ئەم جوتیارانە ئەم کەیسەکەیسی خۆیان بێ و ئەوان کۆمەڵە ڕێگایتریان هەیە لەسەر ئەوەی کە بتوانن ئەمە بایکۆتی پەرلەمان بکەن بە شێوەک لە شێوەکان یان بیکەنە بەرنامەی کار بۆ جێبەجێکردنی چکە و جێگیری پەرلەمانت هەیە 57 پەرلەمانتارت هەیە ئەو کاتە پرسیار دەکرێت بە ئەندام پەرلەمان بۆ نانە ژوورەوە کێشێکی وای جوتیارەکانمان هەیە واتە ببێتە ئەولوێتی ئیشەکانیان بە هەند وەربژیرێ ینی ئەوە بەشێکیانە بەشی دومیان لەسەر ئاستی ئەو عیلاقاتی کە هەیە ئەو ڕێکەوتنە سیاسە هەمومانزان عێراقیشی تەوافقیە یعنی زۆر ئەوەندە پەیوەندی بەوەنی کە چەند کورسیە ئەوەندە بەوەندێک کە چەند عیلاقەت هەیە و بەشێکی کورد بەشێکە لە عێراق نەبەپێی ڕێژە هەر بەپێی ئەو نسبەی کە هەیە کورد مشارک و شەریکێکی حەقیقی ئەم حکوومەت هەیە ئەبێ ئەوەندە ئەو کێشانێکە لە کوردستان هەیە دەبی مسبقان لەگەڵ ڕێکەوتنە ئەوانە یەکلا کرابیتەوە بۆیە هەوڵەکان دەبی بۆ شێوە بێ و دەبێت جوتیارەکانش لەسەر مافەکانیان خۆیان سوور بن ئەگەر دەزاری تیش بستنە بەغا هەم بۆ ئەحرازکردنی حکوومەتی عێراقی هەم بۆ نوێنەرەکانیان کە هەمیشە تەماس بن لەگەڵیان بۆی وا هەنەزانن بە وعد و عودێکە ئەتر ئەم کەیسە لەبیر بکەن کۆتایەتەوە و چاوەڕێی دادگایشین لە هەمان کاتدا و ئەو فشارانێک کە هەشە لە ڕووی سندۆقی نەقدی دەولی و محکمەی ئیتیحادی هەمووی بەکراوەی دێرینەوە وەکو فشارێک تا کۆتایی. سوپاسم کاکتۆر دو وتە زۆر بە کورتی هیچ چارەسەر دەبێت بۆم کێشەی چی بێت؟ وڵات چارەسەر ئەوەیەکەوە یعنی ئەو پەیوەندیەی کەوا خراپبووە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا بڕێوێتەوە چارەسەر بکرێت بۆ چکە دەرکەوتووە کە بە یەک چاوسەری جوتیارانی هەرێمی کوردستان و عێراق ناکرێت بەشێکی گەڕێتەوە بۆ
ئەو پەیوەندی خراپەیەوە هەیە بەشێک شێگەڕێتەوە بۆ هەندێک گەندەڵی کە کراوە ینی دەرکەوتەوەکەوە جیهاتێک خەڵکانێک هاتوون گەرمی سووریا و ئێرانیان هێناوە بە ناوی بەرهەمی جوتیارەوە تەسلیمیان کردووە و لەبەر ئەو حاڵەتانە وای کردووەکەوە ینی زۆر متمانە نەکرێ بە ینی هەرێمی کوردستان بەڕۆ ڕزایدن ئەو پەیوەندی خراپێشکەوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر محەممەد ڕەوف پسپۆر یابووری لە ستۆدیۆی سەرکی هەروە لە شاری هەولێرەوە ڕێبین شەمامکی پارێزەری خۆبەخشی کەیسی پارەی گەنمی جوتیارانی هەرێم لە سەی سادقیشەوە سەرکەوت محمود نوێنەری جوتیاران سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.